تر سەبارەت بە پرۆژەی ڕووناکی ئەو باس و خواستانەکە لەسەر ئەو بابەتە هەیە لێرە لە ستۆدیۆ عوسمان محەممەد سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان لەگەڵمان ئامادەیە کاک عوسمان زۆر بەخێر هاتن ڕۆژی جلی کوردیش لێەوە پیرۆز بێ دیارە بێگومان بۆ بۆنێەوە ئێوەش جلی کوردیتان پۆشیوە کاک عوسمان سەرەتا با بۆ دەست پێ بکەم جارێکە زۆرترین باس و خواست کە هەیە سەبارەت بە پرۆژێ ڕووناکی ئەو زیانەیە کە بەر خاوەن مۆلیدەکانەکەوێت و ئەوەی کە ئەوانەڵەن زیانێکی زۆرمان بەرەکەوێت بە قەرەبوو بکرێنەوە ئەمە بۆچی شۆک بوو بۆ ئێوە ئەم پرۆژەیە کتوپڕ بوو پێشتر ئامادەی ئەوەتانتیانە بوو ئەمە ڕووبات چۆنە ینی کە ئامادە نەبوون بۆ ئەو زیانە وەکو شۆکەکە شۆک نییە ئەوان تقریبان بۆ ساڵێک بێت لە هەولێر تێستێکیان کردووە تقریبان 2 گەڕک 3 گەڕک لە هەولێر کرابوو هەتا مانگی 11 لە مانگی 11 بەدواوە تا ئێستا 7 گەڕک لە هەولێر کراوە بەڵام کێشەکە ئەوەیە بەو گرانیە بۆ ئێمە شۆکە بۆ خەڵکی شۆکە ئێمە وەکو مۆلیدەکان ئیشی حڕی خۆمانەکەین بزنسە بەڵام بۆ ماوەی 20 ساڵ بۆ 25 ساڵ ئێمە خزمەت بە وڵاتەوە بەم شارەکەین ئەوانە کەوتۆ سەر حکوومەتێ ئەگەڵ هیچ قەرەبوو ناکرێنەوە بۆ ئێمان هێناوە کە ئەو بەرنمەیە تا 6 مانگە لە 6 مانگە مۆیلەکان نابێ هەڵگرینەوەیە ئیشی پێ بکەن هەست کاتێک کاربانی نیشتیمانی بڕە هیچ بە مۆیلەکان بکەن هیچ قەرەبێک تریشن نادرێتەوە بڵین بۆ پارەی مشەغیلەکە دو سابەکە کرێکارێکە مانگی میلیۆنێک تا میلیۆنیەکە بۆ سابەکە لەو 6 مانگەکەی کارەبا بڕە کارەبابەی تۆم خەڵکە هەموو یەکەوێتە بێ ئیشیەوە بە خاوەنی مۆلیدەکەوە بە مشەغیلەکەەوە بە کارەباسی و بە پارەکۆکەرەوە ئەنج ئیشەکانی تریشی گاز فرۆشە ڕۆن فرۆشە فیتەرەکەیتی ئەشیاکێتی لەو تەقری خۆتاناڵێ 30,000 نەفەر بەڵام ئەگەڕوانی حسایەکی تەقریبا سەر 100,000 نەفەر ئیترەوە حکومەت خۆی دەتوانێت پلانێکی ئەمەدانێ باشە کاک عوسمان منە بە باسی ئەوە بکەم بە دیاریکراوی هەموو کە دەزانێ کارەبای 24 ساعتی باشە پێشکەوتنە بەڵام بێگومان ئەم ژمارە زۆرە لە هاوڵاتیان کا بۆ داهات و بژێوی ڕۆژانەیان پشت بە مۆلیدەکانە بەستن ئەبێ مشورێکیان لێ بخرێت هەتا ئێستا هیچ نەوتراوە بۆ ئەو کەسانە چی ئەکرێت و ئەسڵەن ڕێگا چارە چییە بۆ ئەو زیانە کە بەر خاوەن مۆلیدەکانەکەوێت هیچ ڕێگا چارەیەکیان نییە لە هەولێر چیان کردووە هەر بە عینە نیزامی هەولێرە ڕوا ئەڵێ تۆ مۆیلەکەت لە حاڵەتی ئامادە باشیە بێکەی کارەبا بڕایش بە مۆیلەکەت کە باسی زیانی نەکردووە ناڵم پارەیەکی کەمی داناوە بۆ ئەو مشەغیل و کرێکارە کە لەو 6 مانگەیە ئەڵێ تۆ هەچ کاتێک کارەبا بڕە ئیشی پێ بکە باسی زیان نەکراوە ئەڵێ ئێوە خۆتان بزنسی خۆتانە هیچ قەرەبوویەکتان بۆ لە بەرچاو نەکراوە بە مۆلیدە تۆ لەو راپۆرتایڵی 30 دەفتەری پیاوە 20 دەفتەری پیاوی لاقەوەی چیە ئەڵێ تۆ بۆ کڕیتە چکا وەختی خۆی کە ئەو مۆڵەتە دراوە بە خاوەن مۆلیدە لەو جێگا ئیشکە بۆ نەدراوەکردنی فرۆشتنی پێوە بکە ئەمان عەقدێکیان هەیە من خۆم لە دەستی دوم کڕیوەتەوە مۆیلەکە خۆم دام نەناوە لە عەقدەکە ئەڵێ هەچ کاتێ حکومەت پێویستی بوو کارەبای 24 کاتژمێری دابین کرد ئەبێ لە 72 ساعتە تۆ مۆلیدەکە هەڵگری لەوێ بیناکە تێک بی چێفڵەکان ئەوەی کە حکومەتە تەسلیمی کەیتوانێ بەڵام بەم دەم و دەستێک کە ئەمانە باسیەکەن وڵە حکومەت کردوێتی ئێمە گومانمانەیە کەمی شێشی حکومەت دەبی کۆمپانیا بێ بدرێ بە کەتی تایبە دۆ گشتەکانی تریانی حکومەت خۆی سەرپەرشتی نەکە بڕوانەکە مەزیری کارباز ئێستا ئاگای لێبێ لەوشت باسی زیانەکانمان کردوتمان خاوەن مۆلیدە هەیە ساڵ و نیوێکە کڕیوێتی 30 دەفتەری بۆ نمونە پێدا ئێستا 8 دەفتەری بۆ کات دوای ئەم بڕیارە بازاڕی مۆلیدەکان چی بەسەردە جارێک ئەوەی لە بازار ڕاماوەتەوە و ئەم هەموو مۆلیدەش کە بێگومانی تر هیچ ئیشی پێی نامێنێ گەڕێتەوە بۆ بازار چ گۆڕانکاریێک بەسەر بازاڕی مۆلیدەکان بازاری مۆلیدە هیچ نامێنێ ئێستا 8 دەفتەری پێ کابرا قمارێکە لەوانێ سیقی بە پرۆژەکەی حکومەت نەبێ قمارێکەکە بە حەڵاڵی پارەیەکی پێدا ئەڵێ گرتی حەج نەیگریاری ئەمە ئەوەی کردووە کابرا زەرمەند یەکەمە بەس حکومت هیچ پلانێکی نییە بۆ قەرەبووکردنەوەی خاوەن مۆیلەکان ینی ئێمە لەگەڵان دانیشتوین زیاتر لەگەڵ جیهەتی کارەبایە لە سلێمانی لەگەڵان دانیشتوین ئەڵێ ئێوە خۆتان پێشتر بزنستان کردو و ئیشەکەتان وا بە هەچ ئیشێکی سەرەتا هەیە بێ کۆتایی هەیە هەچ کات ئێمە ئیشمان بە ئێوە نەما ئەیە مۆیلەکان لابن ئێمە پێمانتون ئێستا بۆ ئەم 28 مۆیلەی سلێمانی دەدانە بۆ 12 دانیان ئیش دەکات دەگەڕێکیش نییە ببوورەوە لە راپۆرتەکە وتیان 4 گەڕک لە سلێمانی کراوەوە 28 مۆلیدە لە ژێر تێستایە دە بۆ 12 ئێسای ژەکەڵکانی تر کێشیان هەیە ئێمە وتمان ئەگەر ئارەزووەکەن یەکسەر مۆلیدەکەمان لابین و هەر کەسەوە ماڵی خۆی نایهێڵێ کە تۆ نایهێڵی من مۆلیدەکەم لابم لە ئێستا مۆلیدەکە لەوانێ شتێ پارە بکە بڕۆ بۆ جنوب بۆ شوێنێک بڕوە هەر مۆلیدەکە خۆی نەگە و شوێنەی خۆی مۆلیدەکەم پاراکە مۆلیدێک بای 3 دەفتەر دەدا 2 دەفتەر و نیو 3 دەفتەر و نیو ئەوە بە زمانە بازاڕەکەی شوێنەکەی پاراکە ئەمپێرەکەی پاراکە ئەوانیش کە مۆلی کارەبایان کرد 4 ساعتی شتێک نامێنێ بە ناوی پارەی مۆلیدەوە باشە ئێستا باسی جنوبت کرد کاک عوسمان ینی ئەمە
ئەم پرسیارە ئەهێنێتە پێشەوە. ئێوە ناتوانن بۆ نمونە خاوەن مۆلیدەکان ناتوانن بۆ ساختکردنەوەی مۆلیدەکانیان بۆی ڕێگری بکەن لەوەی زیانێکی زۆرتر بکەن. دیارام کارە بە 24 ساعتە خۆ لە هەمووی عێراق جێبەجێ نەکراوە. ناتوانن کەڵک لە پارێزگاکانی تر ببینن بۆ ساختکردنەوەی مۆلیدەکانیان بۆی کەمتر زیانەکە زیانەکە مۆلیدەکە نییە. تۆ مۆلیدەکە هەڵەگریتەوە مۆلیدەیەک $300 پێیا بێت چەند وەختە ئیش دەکا وا دەفتەرێک دلاری کرد 2 مۆلیدە لە موقعەکە تا بویات بە 2 دەفتەر 30 دەفتەر زەردەکەی لەکوێ و 2 دەفتەر لەکوێ ینی ئەنج جنوبیش زیاتر مۆلیدەیەک ڕێ کە لە ئەوروپاوە بێ سینی بە کە لێرە بەم کوالێتە گازە خراپە ئیشی کردی بێ و هیچ کوالێتێکی باشی تیان نەماوە بێتوانێت مۆیدە کۆرە ناکڕێ ئەو مۆیان ناکرێت کە زیاتر لە سین و لە ئەوروپاوە هاورداکرێت. یعنی زەرەتبەندی یەکەم مۆلیدەکە بێ بەڵامی تر قەرەبۆکردنەوەکە باسی تیان نەکراوە لە هیچ شوێنەکە حکومەت باسی ئەوە نەکرێت قەرەبووی خاوەن مۆلیدەکاتەوە. باشە کاک عوسمان باسێکی زۆریش هەیە سەبارەت بە تێچووی کارەبا لە پرۆژێ ڕووناکی واتە مانگانە خێزانێک چەنە بە پارێ کارەبا بات ئەمە لای ئێوە بە دیاریکراوی ڕوونەوەی کە ئێمە ئەیزانین حتمما خۆمان حساباتێکی بۆکەین بەپێ ئەو داتا سەرکیانە کە هاتۆتە دەر بەڵام لای ئێوە ڕوونەکە چۆن ئەبێت تێچوەکان بۆ هاوڵاتیان تێچی کارەبای 24 ساعتی تا ئێستا لای کەس ڕوونیە بەس لای ئەو وەزارەتە کاڵێ ئەمیشاکە دوێنێ بەڕێز کاکشێغەنۆر پێرەشە و چاپێکوتنیە بوو لە کەناڵ هەشت ئەوی ژەڵە جارێ شتەکان لەژێر تێستایە وەکو باسکراوە پێشتر کە لە هەولێر کراوە لەو سیتیانەیە کراوە بە 156 دینارە بازاری سلێمانی ساڵنیۆکە کراوە هەژدە مۆیدێتیا بوو بازای سلێمانی هەڵگیرا و پریپەیدا کارتی بۆ کڕی ئەوان بە 156 دینار ئێساش لەم مەرحەلەیە ئەوان ئەم تێسەی کە کردویانە مانگی یەکەم لە سایە 50 لێ خۆشە بێ مانگی دووەم لە سایە 25 مانگی سێم پارەی خۆی بۆتەوە ئەڵێ ئەگەر بێت هەموو کورسان بگرێتەوە لەسەر سیارەکە ڕێەکەوین جارە باسی چیان نەکڕە بەڵام ئەوە زانی کە تەساعودیە لە 400 کیلواتەوە دەست پێەکە هەتا زیا بەکاربێنی پارەکە زیاتر ڕوان نەک بڵێ تۆ سارێک 100 کیلۆمتر بنزینی تێکەوێت بە پێی ئەوە ئەموانە لە 400 کیلۆ واتە سیارێکیە بوو بە 800 سیارێکی ترا تەساعودیە بوو بە 1200 سیارێک ترا ئەوەی کە تا سایەک لای بۆ 256 نارەکەی بەس بۆ بەرنامەی داهاتویان نازانین هیچ ئەمەمەوە ئەو تەساعودیە حتمما بۆ ڕێگریکردن لە زیاد بەکارهێنانە لە بەرەوەی کە ئەوە هەیە لا وڵاتانی پێشکەوتوش بەپێی ئەوەی کە تۆ لە چ کاتێکا بەکاربێنی و چەند بەکاربێنی حتمما تێچۆکەی زیاترە بە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان عوسمان محەممەد سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان سپاسکە لەگەڵمان ئامادە بۆ جەنابتان